سلام على قوتابیانی بەڕێز ئێوە ڕیکۆردێکی نوێ لە کۆتا بابەتی ڕێزمانی کوردی پۆلی ئاسای ئامادەی ئەویش بریتە لە چی بریتە لە ئەرچی هاوڵکار لە ڕستەتم ئەن لە بابەتەکانی پێشوو باسمان کردن کە ئەرچی هاوڵکار بریتە لە تەواوکەری کار بەشیشان دەبنە تەواوکەری کاری تەواو ناتەوە بەشیشان تەنها دەبنە تەواوکەری کاری تەواو یەک لە هاوڵکارەکانیش کە هاوڵکاری چەندی بوو دەبووە تەواوکەری کاری تەواو هەروەها دەبووە دیارکەری هاوڵکارێکی تر طبعا شتەکە دووبارەی بەڵام هەرباز دەکەین دەڵێن هاوڵکار چییە؟ هاوڵکار ئەو شتێک کە سنووری بۆ ڕوودانی واتای کارستەکە دادەنێت ڕوویەکی ڕوودانی ئەو کار ئاشکرا دەکات یعنی ڕۆکەی کاتەکەیتی یا شوێنەکەیت یان چۆنێتەکەیتی یا خەسەنێتەکەیت لەبەر ڕوون دەکاتەوە هەروە دەبێتە تەواوکەری واتای کارەکە هاوڵکار لە ڕستەدا ئەم ئەرکانەی هەیە تەماشاکە دەبێتە تەواوکەری کار بەیانی تاقیکردنەوە دەکەین ئەها بەیانی هاوڵکاری کاتیە بۆتە تەواوکەری کاری تەواو هەروەها دەبێتە دیارخەری هاوڵکاریشتر ئەویش ئاگادارە تەنها هاوڵکاری چەندی دەبێتە دیارخەری هاوڵکاری چۆنیەتی کاتی شوێنێ واتە بەگشتی هاوڵکار یەک ئەرچی هەیە بەگشتی هاوڵکارێک ئەرچی ئەویش تەواوکەری کارە جگە لە هاوڵکاری چەندی کە دەبێتە تەواوکەری کاری تەواو هەروەها دەبێتە دیارخەری هاوڵکاری کاتی یان شوێنی یاخود چۆنیەتی بۆ نمونە دەڵێن وانەکەم زۆر باش خوێندووە وانەکەم زۆر باش خوێندووە ئەها دوو هاوڵکار لە دوای کاتونە زۆر بریتە لە هاوڵکاری چەندی باش بریتە لە هاوڵکاری چۆنیەتی دوو هاوڵکار لە دوای کاتون بە یارمەتی ئەم ڕێزدانە پاڵ ئەوەی یەکەم هاوڵکاری چەندی ئەوەی دووەم هاوڵکاری چۆنیەتیە یەکەم دیارخەرە واتە زۆر لێرەدا ئەرچی بریتە لە چ بریتە لە دیار خەر ئەی باش لەبەرەوەی لە دوای هاتووە دەبێتە دیار خراوە دیارخەر و دیارخراو پێکەوە دەبن بە چ پێکەوە دەبن بە گرێ مادەم دیارخراوە هاوڵکارە گرێکەش دەبێتە گرەی هاوڵکاری دەبێتە گرەی هاوڵکاری ئەو جارە نمونەشتیکە دەڵێن وانەکە زۆر زوو تەواو زۆر زوو هاوڵکاری کاتیە دوو هاوڵکار لە دوای کاتون بە یارمەتی ئەم ڕێزدانە پاڵ یەکەم هاوڵکاری چەندی هی دووەم هاوڵکاری کاتیە کەواتە زۆر دیسانەوە دیارخەرە زوو دیارخراوە پێکەوە دەبن بە گرەی هاوڵکاری میوانەکە گەلێک لە دوور دانیشتە گوتمان ئەو نمونەیە لە وزاری پۆلی 12 هاتبووە دەگوت وشەی گەلێک چییە گوتمان ئەو ساڵ پێ هاوڵکاری چەندی بەڵام ساڵشکە ناوەکە دەبڕێتە ڕادەی هاوڵکاری ئەها گەلێک لە دوو هاوڵکار لە دوای یەکاتون بە یارمەتی ئامڕازی دانەپاڵی هی ئەوە یەکەمینیان هاوڵکاری چەندیە و هەروەها دیارخەرە ئەوەی دووەمینیان هاوڵکاری شوێنی و هەروەها دیارخراوە پێکەوەش دەبن بە گرەی هاوڵکاری دەبنە تەواوکەری کاری تەواو ئەو تێبینیە زۆر گرنگە هاوڵکار هەمیشە بە شێوەی ڕاستەوخۆ دەبێتە تەواوکەری کاری ڕستە یعنی قەت هاوڵکار نابینە لە ڕستەدا بڵێ تەواوکەری بیاریدێ قەت هاوڵکار نابێتە تەواوکەری بیاریدا هەمیشە تەواوکەری ڕاستەوخۆی کاری ڕستەیە لێرەدا هاتینە کۆتایی بابەتی ئەرچی هاوڵکار لە ڕستەدا بە هیوام سووتان لە تەواوی ڤیدیۆکان و ڕیکۆردەکان و بابەتەکان و باوانەکانی من دیتبێت ئیشەڵا هەموو شتێک و هەموو نمرێک بەڕووی خۆتان دەبێت و ئیشەڵا ساڵێکی تر پشتیوان بە خودای گەورە لە ڕیکۆردەکانی ڕێزمان و ئەدەب و ڕامپێژ و هەروەها شیکار وزارەکانیش لەگەڵ دەبن بیرتان نەچێت لە یوتیوبەکەم سەرجەمی وانەکان ڕیکۆرد کراوە دەتوانن بینەری سەرجەم وانەکان بن هەم لە پۆلی 11 هەم لە پۆلی 12 هەم لە پۆلی 9 هەم لە پۆلی 10 لە پۆلەکانی ترش ئینشاڵڵا دەتوانن بینەری بن بە هیوام ئەم ساڵەکە سوودتان بینی بێتن بیرتان نەچێت سەرکەوتن تەنها لە خواوەیە هەر شتێک کە هاتە پێشت پێی رازی بە و هیچ کاتێک
ناشکری و گلەی مەکە چونکە هەموو شتێک خێریدا بە باشە بە خراپەوە هەموو شتێک بۆ پێگەیاندن و بۆ سەرکەوتنی توێ تاکو بگەیت بۆ ئامانجەی کە لە دڵتا یاخود باشتر لەو ئامانجەی کە لە دڵتە خوای گەورە لە بۆی دانای بۆ زۆر دڵنیا بە لەو قسەیە هیچ قسەیەک نەماوە بۆتان ئینشاڵڵا هەردەم سەرکەوت و سەرفراز بن ئەزیزەکانی خۆم هیوادارم میوانێکی ڕەخسووکی مۆبایلەکانتان و لاپتۆپەکانتان و تابلێتەکانتان و هەروەها ماڵەکانتان بووبوو تا ڕیکۆردەکانی تر و لە پۆلی 12 لە ساڵی داهاتوو هەر شاد و سەرفراز بن. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.